سڵاتان لێبێت دیارە بەیانی ئەمڕۆ لە سنووری ئیدارەی گەرمیان لە گوندی عەلیمیر مین بە شوانێکدا تەقیوەتەوە کە بۆتە هۆی گیان لە دەستدانی و زیانیش بەر ئاژەڵەکانی کەوتووە بە پێی زانیاری شارپرێس بی سەر ئاژەڵ زیانی بەرکەوتووە کە بەشێکی مردار و بۆ بەشێکی بریندار بوونە و من ئێستا لە پزیشکی دادی قەزای کەلارم ئەمەوێ لەگەڵ خزم و کەسوکارەکەی ئەو شوانکارێدا قسە بکەم. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش تۆ چۆنی ئاگداری ئەو حەدەسە بووی کە ڕوویدا ئەو کەسێک کە خوالی خۆش بێ گیانی لە دەستداوە ئەکاتە چی تۆ؟ سڵاو لێ قوربانگیان بەخێرات نادەکەم. وەڵا قوربانگیان ئەوە من مامی ئەوە مرازای منە ڕووداوەکە لە شوێن ڕووداوەکە گوندی عەلیمیرە ئەو ناوچەیە بە نسبەت ناوچەیەکی مێڕێژکراوە لەو ناوچەیەدا بڵێ مێنوچی زۆر لێتیایەتی من لەگەڵ ئەو باوکی مناڵەکە بڵێن پێکەوە بین ئێمە قسەمان نەکرد لە ناکایە گوێمان لە زرمەیەک بوو کە گوێمان لە زرمەیەک بوو خێرا ڕامان کرد بۆ ئەو شوێنەی کە ئەو زرمە لێ بۆ چیم گوێمان لێ بۆ داگی بەقیشەوە هاوار ئەگیریا ئەتر زانیمان ئەو بۆتە قوربانی ڕووداوەکە ئێتر چین بۆ گەڕام دوای دۆزیمەوە ئەو بۆ لاشەکەی کوتەکتە بوو کوتەکتای دۆزیمەوە. تەمەنی چەندێک بوو ئەمە ینی ئێوەش لەگەڵ یا لای ڕۆماڵاتەکە بوون؟ من بچوم بەلای من لەگەڵیان نەبووم بەس ئەو دایک و باوکی شوان بوو تەمەنی 7 ساڵە. خۆیان هەر دانیشتوی ئەو گوندن یاخود هەر بۆم بەسی شوانکارە چوون بۆ ئەو گوندە؟ خۆمان بڵێ خەڵکی ئێرن ناوچەی ڕەغزایی لە گوندی ئەحمەدەوە ڕەغزای خۆمان بەڵام بۆ شوانکاری چووین بۆ بەر چوون بۆ عەلیمیر. ئەم منداڵە کە لێوێ بۆتە قوربانی یعنی لەبەر خوێندنا بووە لە قوتابخانە بۆ یاخود هەر پیشەی شوانکاری بووە باوکی لەگەڵ خۆیدا بڕێتی؟ وەڵڵا ئەمەڵی ساڵێکم ساڵی بوو خۆ دەزانی بە نسبەت ئەوەی کەم ساڵ دەوام نەبوو ناوەشمان نووسی لە قوتابخانە و هەموو شتێکم پێداویستەکانمان بۆسن بەڵام ئەو بووم ساڵ داوام نەبوو ئەگەر داوام بۆ ڕەنگی ئەو نەبووە قوربانی ئەمریکا ئێستا ڕوویداوە. بەداخەوە بۆ خۆتان خۆش بن. بەڵێ دیارە ئێمە ئێستا لە پزیشکی دادی کەلارین و خزم و کەسوکاری ئەو منداڵە لێرەن چاوەڕێی وەرگرتنەوەی تەرمی منداڵەکان بە مەبەستی بردەوە بە خاکسپاردنی.